جاگە هات دەیدامە لە دوکانێ بووین لێرە ئەگەڵ شوش هات نەخوارە ئەومام عاجش لێرەکان لە بوومە ڕاستە خۆ لە عەزەدا ئەو شەنم بەسەر دادنێ بەڵە چاو بخوارە ئەمە بیندار نەبووین ئیجامەش وەڵای تورکیای دژمنی مەشە نەخاتە لە ئەڤاڵان کاکە هەواڵانی برای من بەڵام کاکە هیچ چارە نییە کاکە وەڵڵاهی بەڕاستی کاتێکی ناخۆش بوو لەبەرەوەی نزیک بوو لە گوند لە ناو گوند نزیک 100 مەتر بۆ 200 مەتر دوور بوو لە گوند داوا لە حکوومەتی هەرێم دەکەین بەڕاستی هەڵوێستی هەبێت بەرامبەر ئەو کارانە چ بەرامبەر تورکیا چ بەرامبەر ئێران لەبەرەوەی پێشتیش باجمان داوە پێش شەهیدمان داوە چەندین شەهیدمان هەیە لەسەر حکوومەتی هەرێم لەسەر کورد و کوردایەتی ناکرێ ئێمە هەموو جاران باجەکەی بدەین لەسەر ئەوەی کە کوردین بەڵێ داوا لە حکوومەتی هەرێم دەکەین کە بەڕاستی سنوورێک دابنێ بە هەموو هەوڵێکی بخاتێک گەڕ بۆی سنوورێک بۆ ئەو کردوانە دابنێت لەخوا بە زیاد بێت زیانی گیانیمان نەبووە بەڵام بەڕاستی زیانی مادی زۆر زۆرە بۆ خۆم خانۆکەمان هیچی شوشەوشتی پێوە نەماوە دەرگای خراپ بووە گوندەکە زۆر بە زۆری پەنجەرە و شتەکانی شکاوە نزیک ئەوەی نزیک و دووری هەمووی گرتووێتەوە ئەحماڵکەرانە بێ چی کرد چی کرد سەر لە بەیانی کاتژمێر 20 دقا فڕۆکە جەنجەکانی تورکیا بردومانی سنووری گوندی شێنیان کردووە دیارە ئەو بردومانکردە چەند جارێک بە دوای یەکدا بووە قەس یەکەمیان 20 دقە بووە دووەمیان 11 پێش نیوەڕۆ بووە دووەمیان سێمیان 11 بوو چوارەمیان 12 بزەبت بە کاتی ئێرە 12 نیوەڕۆ بوو کە جاری چوارەم مزمەلی هەموو بردومانەکە هەر ساڕوخی ئاراستی ئەو شوێنە کردووە کە هەدەفی بووە و لی داوە دیارە تورکیا زەرەر و زیانەکان زەرەری مادی زەرەری گیانی دیارە نەبووە خۆشبەختانە زەرەری مادی سەرجەم ماڵەکانی شوێنێ شوشەکانیان شکاوە شوشەی پەنجەرەکانیان بەکام نیشکاوە دەرگاکانیان خراپبووە خانوەکانیان تەقیون خۆشبەختانە هیچ زیانێکی گیانی لە نەتیجەی بردومانەکە ڕووی نەداوە پەیامان چییە پەیامانەوەی ئەمە لێرەوە داوا دەکەین لەلایەنە پەیوەنددارەکان ئەو بردومانانە ڕاگرن لەبەرەوەی زەرەر و زیان بە گونیشتنان دەگەێنن دیارە خەڵکی سنوورەکان ڕۆبەگشتی بۆ خۆشتان لەوێ بوون لە دڵڕاوچێدان و زۆر نیگەرانن و ترسێکی زۆر لە هاوڵاتیانی ئەو سنوور نەشتووە بەڕاستی هیچ کەس بریندار نەبووە بەو شێوێ تەنانەت کچێک بریندار بەوەیش قاچی بە شوشەی پەنجەرەکانیان بریندار بووە هەروێرانی